ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ لە سەردەمی خۆیدا کە خەلیفە بوو ئەڕۆشتە ماڵێکەوە، هەموو جارێک دەڕۆی بەیانیان کە نوێژی دەکرد دەچوو بۆ ئەو ماڵە، ماوەیەکی پێ ئەچوو لەو ماڵە و دەهاتە دەرەوە. ئیمامی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ فەرمووی باشە ئەبوبەکری سیدیق ڕەزای خوای لێبێ بۆ هەموو ڕۆژێ دەچێتەوە ماڵەوە، ئەبێ هۆکارێکە بێ، خەلەلێکە، شتێک هەیە، نەکەوەی کە گومانی خراپی پێبەرێ، بەڵام حەزی دەکرد بزانێ ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ چی ئیشێکی لە ماڵا هەیە، ڕۆژت بۆ ماڵەکە. بۆیە دکتۆری بەڕێز، دەوڵەمەنی بەڕێز، لوتبەرز مەبە، هیچ کەسێک حەدی نییە بگاتە سەتایەکی ئیمامی عومەریش ڕەزای خوای لێبێ. بۆیە مەڵێ من مهم شەهادەمەی، هەزار شەهادەتە بێ، ملیۆنە شەهادەتە بێ، بە هەزار و بە ملیۆنی وەک تۆ ئیمان بەقەد ئیمامی عومەر لە قیامەت شوێنی بەرز نییە، لای خوا ڕێزی نییە. بەخەت بە ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێت بە هەمان شێوە. ئیمامی عومەر چووە ژوورەوە، چی دەبینێت؟ ئافرەتێکی بەتەمەنی پیرێژن پەککەوتە لەسەر جێگا کەوتۆ، توانای جوڵاندنەوە نییە بجوڵێتەوە، توانای نییە بجوڵێتەوە، چۆن دەڵی جەڵدە لێی داوە. ئافرەتێک نابینا، چاوی نییە، بێکەس، هیچ کەسێکیشی نییە. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ نەیوت من عومەری کوڕی خەتابم، فەرمووی ئەو پیاوە بۆچی دێ بۆ لای تۆ؟ نەیوت ئیمامی ئەبوبەکریش و خەلیفەی موسڵمانە، ناوی نەیە، بەس فەرمووی پیاوێ دێ بۆ لای تۆ هەموو ڕۆژێ، ئەو پیاوە ئیشی چییە بۆ لای تۆ؟ وتی وەڵای دێ بۆ لام خواردنم بۆ حازرەکە، ناوماڵەکەم بۆ گسکەدا، پێداویستیەکانم بۆ جێبەجێەکە و یەک قسەیشم لەگەڵا ناکە و ئەڕوات، نازانم بەخوا ناوی چی، خوالی ڕازی بێت. ئەمە خێرە، نەک حیا بردن. وڵا دەوڵەمەندەکە ئەگەر ئەڵێ ئەگەر ڕستمم بۆ نەگری وەڵام من پارەت نادەمێ، حاشا ئەگەر دەوڵەمەند شتی وایت بێ، دەوڵەمەندێک بڵێ بڕۆ حیای فەقیرم بۆ بەرە من یارمەتی دەدەم، هەر نامەوێ پارەم داتێ، بۆ خوابی کە با بۆ قیامەت پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لە ئێوە توانای هەیە هەندێشتی نهێنی بکات بۆ قیامەتی با بیکات، بە نهێنی بۆ خوا، بەینی خۆت و خوا بێت، پێویست ناکە بچم وێنە لەگەڵ فەقیر و هەژارە و ڕسمی دەرگاکەیان بگرم، ڕسمی ئەو شتانیان بگرم، پێویست ناکە خێرەکەی خوا پاداش خێر بداتەوە، بۆ خوابی کە بۆ خەڵک مەگە قیمەتی نییە بەخوا. ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ یارمەتی ئەم ئافرەتەیەدا بەردەوام. کاتێک کە ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ وەفاتی کرد، ئیمامی عومەریش ڕەزای خوای لێبێ وعدی دا ئەو پیشەی ئیمامی ئەبوبەکر کردی ئەویش بەردەوام بێ لەسەری، هەموو ڕۆژێ ئەچوو بۆ ئەو ماڵە. ڕۆژی یەکەم کە چوو بۆ ماڵەکە، بۆ لای ئەم پیرێژنە پەککەوتە نابینایە، چوو بۆ لای پیرێژنەکە، کاتێک کە خورمای بۆ پیرێژنەکە دانا، خورماکەی خوارد، وتی بێ زەحمەت هاوڕێکت مردووە؟ نازانی ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ، نازانی خەلیفەی ئیماندارانە، وەکو هەنێک کەس نییە مەدحی بکەی بڵێ بە ڕۆژوشم، نا ئینسانی ئیماندار وان نییە، ئینسانی ئیماندار بە شان و باڵی خۆی هەڵنادا. فەرمووی برادەرەکەت مردووە، ئەو پیاوەی کە چەند ساڵە دێ بۆ لای من مردووە؟ وتی چۆن ئەزانی مردووە؟ وتی ئەزانم مردووە، نازانم ناوی چێ، بەس مردووە. وتی چۆن، بەڵگەت چییە؟ وتی ئەو کە خورماکەی ئەدا پێم ناوکەکەی دەنەکرد، تۆ بە ناوکەکەوەم دەیتێ، تۆ بە ناوکە خورماکەمە دەیتێ، کەواتە برادەرەکەت مردووە. ئەو کاتە ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ لەسەر ئەژنۆی دانیشت، فەرمووی ڕەحمەتی خوات لێبێ ئەبوبەکری سیدیق، والله هەموو خەڵکت ماندوو کردووە، کەس ناتوانێت منافەسەی تۆ بکات. ئەمە یارمەتی دانی خەڵکی فەقیر و هەژارە. ڕۆژێ دێ ڕۆژی قیامەتە خوا محاسبەت دەکات لەسەر فەقیر و هەژار، بەڵام ئەوەی کە فەقیرە، نەک ئەوەی مانگی ڕەمەزان فێر بووە، فەقیری ڕاستەقینە، یارمەتیان بدەن، ڕۆژێک دێت بە پشتیوانی خوا، ئینشاءالله لە ڕۆژی قیامەتدا سەربەرز دەبی. بۆیە ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێ، دکتۆرەکان، دەوڵەمەندەکان، دنیا هەر ئاوا ڕۆژن نابێ بۆتان سوێن بەخوا، ڕۆژێک دێت لە ناو خامێکدا وەکو چکرێت لولتان دەکەن، بۆیە ئەوانتان لەبیر نەچێت.
چاو لە ئیمامی ئەبوبەکر و ئیمام عومەر کە ڕەزای خوای پەروەردگاریان بێ خزمەتی فەقیرکەن دێتە لات فەقیرە یارمەتی بدە دێتە لات فەقیرە ئەڵێ پارەم نییە بۆ عەمەلیات ویژدان و پیاوەتیت کووە ئەڵێ پارەت نییە بڕۆ خواحافیز خوا نمونەت زۆر نەکا ڕۆژێک دێت پاجی ئەو خواحافیزی ئەدەی سوێن بەخوا